سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەرجەڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری لە چەند شاری کوردستان و ئێران، ناڕزای سکرێکەرانی شارەزاری لە ئیلام، دزی و گەنجەڵی بەرپرسانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە، گیانەدەستانی سێ کەس بەهۆی هەڵمەژینی گاز لە مەریوان، ماڵاوایی لە ژیانی پێشمەرگێکی دیرینی کۆمەڵە لە شاری بانە، گیانباختکردنی جا ئەنجامی پێکەکە بەهۆی هێرشی ئاسمانی تورکیا لە قەندیل، بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی پرسەی سێ بەندکراوی سیاسی لە زاهیدان و خۆپشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری لە چەند شاری کوردستان و ئێران. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر خانشینکراوانی کێشوەری لە چەند شاری کوردستان و ئێران دژ بە جێبەجێنەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانشینکراوانی کێشوەری لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، ئەهواز و قەزوێن بۆ جارێکی دیکە کۆبوونەوە و دروشمی معالیمی زینزانیە بێ ئازاد بکرێتیان بەرز کردەوە. خانشینکراوان و خوازیاری شوونە سەرۆیاستی هەغدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و زابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕزای سکرێکەرانی شارەزاری لە ئیلام. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر کرێکارانی شارەزاری ئیلام دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی شارەزاری ئیلام ماوەی 4 مانگە هیچ حەقدەست و مەزایەکیان وەرنەگرتووە و حەقی بیمەکانیان با ڕێکخراپی تەمینی نیشتیماعی پەرداخت نەکراوە. بەوسە کرێکاران بەهۆی گرانی و هەڵاوسانەوە لە زۆخێکی سەختی معیشەتیدا ژیان بەسەرەبەن، بە دوکانداران قەرزدارن و قستی وامەکانیان دواکەوتووە. کرێکارێک لەوبارەوە دەڵێت نرخی هەر کیلۆ گۆشت 500,000 تمەنە و مانگی 10 ملیۆن تمەنی وەردەگرین کە لە ژێرهێڵی هەژاریدایە و بەڵام زەرەوەی پێداویستەکانی ژیانمان نییە. کاتێک منداڵانمان نەخۆش دەکەون پارەمان نییە بیان بین بۆ دکتۆر و هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخ بە کێشە و گرفتەکانمان نادات. دزی و گەندەڵی بەرپرسانی ڕۆژیمە لە سنووری هەنگەژاڵی بانە. بەپێ هەواڵی گەیشت و زیاتر لە مانگێکە کە بازارجەیەکی هاوردەکردنی شتومەک لە سنووری هەنگەژاڵی بانەکراوەتەوە 40,000 کارت بۆ دانیشتوانی ئەو سنوورە دەرکراوە و هەردوو مانگ جارێک تەنیا بڕی 3 ملیۆن تمەن پارەیان پێدەدرێت. بە پێزانیاریەکان کارمەندانی فەرمانداری بانە بە کەڵگوەرگرتن لەم دەرفەتە هەوڵی پڕکردنی گیرفانی خۆیان دەدەن و بە ناساندنی کەسانی دیکە وەکو خاوەنی بەر کە هیچ پەیوەندیەکان بە سنوورەکەەوە نییە بە ملیۆنان تمەن پارە دەدزن. ئەم گەندەڵیەی بەرپرسانی ڕژیم لە کاتێکدایەکە بەپێ ئامارە بڵاوکراوەکان ڕۆژانە بەجەیان کەس لە سنووری هەنگەژاڵی بانە و لە کاتی کۆڵبەریدا دەکرێنە ئامانجی چەقەی هێزەکانی ڕژیم و ژمارێکی بەرشاویان بەهۆی قورسی برینەکان یاوە گیانیان لەدەستدەن. سەپاندنی سزای زیندان بەسەر ئۆمێد ئەسەدی لە شاری سنە. بەپێ هەواڵی گەیشت و ئۆمێد ئەسەدی هاوڵاتی خەڵکی سنە لەلایەن دادگای ئینقلابیە و شارەوە بە 39 مانگ زیندانی تەعەلیقی مەحکوم کراوە. جەلەسەی دادگاییکردنی ئۆمێد ئەسەدی لە ڕێکەوتی 19 خەرمانانی ئەمساڵ بەڕێوەچوو ڕۆژی چوارشەمە 5 ڕێزبەر بە جانانی وەسێقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازادکرا. ناوبرا بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕۆژیم بە 32 مانگ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 7 مانگ زیندان و سەرجەم بە 39 مانگ بەندکرانی تەعەلیقی بۆ ماوەی 2 ساڵ مەحکوم کراوە. گیانەدەستانی بەندکراوێکی خەڵکی سەردەشت لە ژێر ئەشکەنجەی هێزانمنیەکان. هاوڵاتیەکی خەڵکی سەردەشت بە ناوی کەیوان دێحقان 3 ڕۆژ دوای دەست بەسەرکردنی لا بەندیخانەیە و شارە و لە ژێر ئەشکەنجەی دڕەندانەی هێزانمنیەکانی ڕۆژیمدا گیانی لەدەستا. بە پێڕاپۆرتەکان ڕۆژی شەممە 20 خەزەڵوەری 1402 هاوڵاتێکی دەست بەسەرکراوی خەڵکی سەردەشت بە ناوی کەیوان دێحقان تەمەن 46 ساڵ لا بەندیخانەی ناوەندیە و شارە و لە ژێر ئەشکەنجەی دڕەندانەدا گیانی لەدەستاوە. چەرمیە و بەندکراوە کوژراوە پاش 3 ڕۆژە لە سەردخانەی نەخۆشخانەی سەردەشت و پزیشکی زادی ورمەی ڕاگیرا و ڕۆژی دووشەممە 22 خەزەڵوەر
ڕادەستی بنەماڵەکەی کرا. شانی باسەکەک ئێوارەی هەمان ڕۆژ ڕێڕۆسمی ئەسپەرزەکردن و پرسەی کەیوانە جێحقان لە شاری سەردەشت بەڕێوەچووە. ناوبراوە ڕۆژی پێنجشەممە 18 خەزەڵوەر لەلایەن هێزەمیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ بەندیخانەی شاری سەردەشت گواسترابووە. گیاندەستانی 3 کەس بەهۆی هەڵمژینی گاز لە مەریوان. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر بنەماڵەیەکی 3 کەسی خەڵکی مەریوان باوک دایک و منداڵ بەهۆی هەڵمژینی گاز لە یەکێک لە ڤێلاکانی سەر ڕێگای گوندی حاج کەلام قەزڵەمی قایمشار گیانیانە دەستا. جێگەی ئاماژەیە لەگەڵ هاتنی وەرزی سەرما و بەهۆی نائستانداردبوونی سیستمی لولەکەشی گازی ماڵان، هەروەها ناکارەمەی بەرپرسان لە چۆنیەتی دابینکردنی خزمەتگوزاریەکان ساڵانە ژمارێکی بەرچاو لە خەڵک بەهۆی گازگرتوویەوە گیانیان لەدەستدەن. ماڵاوای لە ژیانی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵا لە شاری بانە. بەداخ و پەژارێکی زۆرەوە ڕۆژی سێشەممە 23 خەزەڵوەری 1402 دڵە گۆرە و پڕ لە هیوای کاک ئێبراهیم ئیبن عەباس پێشمەرگەی دێرینی کۆمەڵا لە نەخۆشخانەی ورمێ لە لێدان کەوتوو بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ئێبراهیم هەر لە سەرەتای ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەساوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵا لە ناو شار دەکات و وەک هەڵسوڕاوێکی چالاک ئەرکەکانی تەشکیلات بە دڵسۆزیەوە جێبەجێ دەکات. دواتر و لە ساڵەکانی 59 بەهۆی ئاشکرابوونی لە ناو شاردا پەیوەست بە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە دەبێت. پاشماوەیە کاک ئێبراهیم بەهۆی کێشەی شەخسی وازی لە پێشمەرگایەتی هێنا و گەڕایەوە بۆ ناو شار. ناوبراو دوای گەڕانەوەشی وازی لە بیر و باوەڕی سۆسیالیستی نەهێنا و سەرەڕای هەموو زەخت و ئازارێکی ڕژیم وە کەسێکی خۆڕاگر و وەفادار بە ڕێبازی کۆمەڵە مایەوە و تەبلیغی ڕێبازی کۆمەڵەی کۆمۆنیست و مارکسیزمی دەکرد. ئەو ئازیزە لە بواری وەرزشدا زۆرانبازێکی چالاک و بەردەست بوو بۆ پەروەردەکردنی لاوانی ئەو شارە هەوڵێکی زۆریەدا. هاوڕێ ئێبراهیم کەسایەتێکی خۆشنا و ژێمەتمانەی خەڵک بوو، هەر بۆ بۆنەوە لە دەستانی خەسارێکی گەورە بۆ ڕێبازی کۆمەڵە و خەباتی سۆسیالیستی لە کوردستان بوو. لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکار و هاوڕێیانی دەکەین و خۆمان بە هاوخۆشی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. گیانبەخشکردنی جانجامی پەکەکە بەهۆی هێرشی ئاسمانی تورکیا لە قەندیل. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر مێدیاکانی تورکیا بڵاویان کردەوەکە لە هێرشی ئاسمانی بۆ سەر بنکەکانی پەکەکە 10 ئەندامی ئەو هێزە گیانیان لەدەستەوە. بە پێوە ڕاپۆرتە ئەندامی پەکەکە لە هێرشی ئاسمانی تورکیا لە ناوچەکانی قەندیل و خواکوور گیانیان لەدەستاوە کە یەکێکیان فەرماندەیەکی ناسراوی ئەو هێزە بە ناوی ڕەمزی ئەوجی ناسراو بە چیە ئامێد بووە. شانی باسەکە مێدیاکانی پەکەکە هێشتا هیچ کاردانەوەیەکیان بەرامبەر بە ڕاپۆرتی دام و دەستگا ئەمنیەکانی تورکیا نەبووە. کۆبوونەوەی شۆفێرانی مینیبوس لە تەورێز. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر شۆفێرانی مینیبوس لە شاری تەورێز لە ئاسکەمکردنەوەی پشکی گازۆئیل مانیان گرت و کۆبوونەوە. بەپێی راپۆرسەکان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ڕۆژیمی کۆماری ئیسلامی پشکی گازۆئیلی مینیبوسی لە 900 لیترەوە بۆ 600 لیتر کەم کردەوە و ئەو بڕیارەی دەوڵەت ناڕزایەتی بەرینی شۆفێرانی لێکەوتۆتەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا شۆفێرانی ناڕازی لە شارەکانی هیرمەند و ڕەفسەنجانیش دژ بە کەمکردنەوەی پشکی گازۆئیل ناڕزایەتیان دەربڕی بوو. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی پرسەی 3 بەنجکراوی سیاسی لە زاهیدان. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر مەراسمی ناشنی تەرمی 3 بەنجکراوی سیاسی عەجامکراو لە شاری زاهیدان بە بەشداری بەرینی خەڵک و وتنەوەی دوور و شمەندش بە کۆماری ئیسلامی بەڕێوەچوو. بەپێی راپۆرسەکان 3 بەنجکراوی سیاسی بەلوش بەناوەکانی محەممەد کەریم باکەرزەهی، محەممەد بەراهویی و ئێدریس بیرلانی ڕۆژی دووشەممە 22 خەزەڵوەر بە تۆمەتی مەحاربە لە زیندانی زاهیدان لە سیدارزران. لە مەراسمی ناشتنی تەرمی ئەو 3 گیان بەخت کردووە خەڵکانێکی زۆر بەشداریان کردو
ڕێزیان لە یادی سەواوی گیانبەختکردووانی هەینی خوێناوی زاهیدان کرد. ڕەفاندنی زەهرا سەعیدیانجوو لەلایەن هێزەمنیەکانەوە لە ئیزا. ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەری 1402 زەهرا سەعیدیانجوو خوشکی هەمیشە زیندوو میلاد سەعیدیانجوو لەلایەن هێزەمنیەکانەوە ڕەفێندرا و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. بەپێ راپۆرسەکان زەهرا سەعیدیانجوو خوشکی میلاد سەعیدیانجوو لە گیانبەختکردووانی شۆڕشی ژینە لە شاری ئیزا هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەختکردنی براکەی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕەفێندراوە و هیچ زانیارێک لەسەر شوێنی ڕاگیرانی لەبەردەستانیە. جێگای ئاماژەیەکە ماوەیەک لەوەبەر زەهرا بەهۆی دادخوازی خوێنی بەناحەق ڕەژاوی براکەی لەسەر کار دەرکرا و چەند جار دەست بەسەر و بانکێشتی ناوەنجەمنیەکانی ڕەژیم کرا. دەست بەسەرکردنی 3 ڕۆژنامەوان لە شارەکانی ڕاشت و ساران. لە ڕۆژانی ڕابردوودا 3 ڕۆژنامەوان بەناوەکانی هەڵاڵا، ناتیقە و نەسیم تەوافزادە خەڵکی ڕەشت و شەقایق جێحقان خەڵکی ساران لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراون. بەپێ راپۆرسەکان هەڵاڵا، ناتیقە و نەسیم تەوافزادە ڕۆژنامەوان و چالاکی ژینگە پارێزن و پێشتریش چەند جار بانکێشت و دەست بەسەرکراون. ڕۆژی سێشەممە هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی ئەو دوو چالەکە مەدەنیەیان ڕفاندووە و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. لەلایەکی دیکەوە هێزەکانی حکوومەت لە ساران هێرشیان کردوتە سەر ماڵی ڕۆژنامەوانێک بە ناوی شەقایق دەخان و بۆی ڕایپشکنینی ماڵەکەی ناوبراویان لەگەڵ خۆیان بۆ شوێنێکی نادیار بردووە و دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانی جاگرتووە. مانگرتن لە خواردنی ئارمیچە پاڤیر لە زیندانی تەورێز. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ئارمیچە پاڤیر چالاکی خوێندکاری زانکۆی مەدەنی تەورێز بۆ جارێکی دیکە دژ بە ناڕۆنی شارەنووسی دەستی داوەتە مانگرتن لە خواردن. ئارمیچە پاڤیر خوێندکاری بواری ژیانی سلولی لە زانکۆی مەدەنی تەورێزە و لە ڕۆژەی هەینی 12 خەزەڵوەرەوە دژ بە هەڵسوکەوتی وەحشیانەی بەرپرسانی زیندان و ناڕوونی شارەنووسی دەستی داوەتە مانگرتن. ناوبراو پێشتر و لە ڕەوتی شۆڕشی ژینە دەست بەسەر و بەمبەستی تەوبەکردن و دانپێدانانی زۆرم لێ بە سەختی ئەشکەنجە وازاردرا. دووە هەواڵ خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر سەدان دژبەری شەڕ هاوڕێ لەگەڵ بنەماڵەی بارمتە گیراوانی ئیسرائیلی دەستی حەماس ڕێپێوانێکی گەورەیان لە تەلاڤیڤەوە بەرەو ئۆرشەلیم بەڕێوەبرد. بەپێ راپۆرسەکان سەدان کەس لە هێرشی 7 ئۆکتۆبری حەماس بۆ سەر شارۆچکەی یەهودی نشینەکان دەست بەسەر و بە بارمتە گیران. لەو ماوەیە دەرکەوتووەکە بەشێکیان لەلایەن چەکدارانی حەماس و ژمارێکیان بەهۆی بۆرزمانەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزا گیانیان نەدەستاوە. لە چەند هەفتەی ڕابردوودا بنەماڵی ئەو بەندکراوانە هاوڕێ لەگەڵ دژبەرانی شەڕ لە شارەکانی تەلاڤیڤ و ئۆرشەلیم بەردەوام خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی ئازیزانیان بوون. ڕۆژی سێشەممە سەدان خۆپیشاندان لە شاری تەلاڤیڤەوە بەرەو ئۆرشەلیم بەڕێکەوتن و بڕیارە بۆ ماوەی 5 ڕۆژ ڕێپێوانەکە درێژەی هەبێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و وەسپ.